دوای پەرسەندنی گرژی و ئاڵۆزیەکانی ڕۆژئاوای کوردستان، کۆمەڵی دادگەری وەک هێزێکی ڕەسەن و خەمخۆری دۆزی کورد لە بانگەوازێکدا داوای لە سەرجەمهێز و لایەنە سیاسیەکان کرد بەیەکەوە کۆ ببنەوە و بەیەکەوە یەک هەڵوێست بنوێنن بۆ کوردانی ڕۆژئاوا و ئەو دۆخەی ڕوبەڕوویان بۆتەوە. بەپێی زانیاریەکانی پەیام، سبەی کۆبوونەوەکە بەڕێوە دەچێت. کۆمەڵی دادگەری چەند لایەنێکی هەرێمی کوردستانی داوت کردووە بەنیازن بەیانی لە هەولێر کۆ ببنەوە بۆ ئەوەی پرسی ڕۆژئاوا تاوتوێ بکەن، بۆ ئەوەی لە نێوان خۆیان ڕێیەک تەبەنی بکەن کە چ شتێک لە بەرژەوەندی ڕۆژئاوایە بەو مانایی چۆن کۆتایی بەو کێشە و بێشانە دێ کە ئێستا لە ئاران، چونکە ڕۆژئاوا تا ئێستا لە ڕووی دەستوریەوە ینی هەرێمێکی سربەخۆنیە سەر بە حکوومەتی نێوەندا، بۆیە پێویستە بەڕاستی لە سووریا کێشەکان بە دەستور بە گفتوگۆ بە دیالۆگ چارەسەر بکرێن. شام پایتەخت و نوێنەراتی سونەیە. چاودێرانی سیاسی دەستپێشخەریەکەی کۆمەڵ با گرنگ و لە شوێنی خۆی دەزانن بۆ ئەوەی سەرجەم لایەنەکان بە ناوی باشووری کوردستان بەیاننامەیەکیان هەبێت و داوا بکەن دۆزی کورد وەک دۆزی خاوەنەتەوە و خاک مامەڵەی لەگەڵدا بکرێت. دەستپێشخەریەکەی کۆمەڵی ئیسلامی ئێستادا زۆر جێ خۆیتی و ئەگەر لایەنە سیاسەکان بێن و لەسەر مێزە کۆ ببنەوە بتوانن هەم ڕاگەیەندراوێک بەناوی باشووری کوردستانەوە دەربکرێتن، هەم محتەمەلەوەکو برێن لایەنە ئیسلامیەکان ئەگەر بکرێتن داواکاری و پاڵپشتەک بگەنە دیمەشق و داوا بکەن دۆزی کورد وەکو دۆزەکی خاوەنەتەوە خاون خاک مامەڵەی لەگە بکرێتن و لە هەمان کاتیشدا داوا لە هاوپەیمانان بکرێ و داوا لە شوێنی تر بکرێ ئەو ناوەندانە بهێنرێنە سەرخەت بۆی چوت ڕۆژئاوای کوردستان یعنی تووشی وابرێن بە زۆرێک لە زۆرەکان لە ناوبردن و جینۆساید نەبیێت. بڕیار وایە کۆبوونەوەی هێز و لایەنە سیاسیەکان لە شاری هەولێر و لە بارگای کۆمەڵی دادگەری بەڕێوە بچێت بە ئامانجی ئەوەی کۆدەنگی بۆ بەرگری لە مافەڕەوەکانی گەلی کورد لە ڕۆژئاوا دروست بکرێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.